دایکە چی بووە کچم؟ دایکە باوکم هاتەوە. بەڕاستە؟ بۆچی هاتووە؟ نازانم. چ نییە؟ مەترسن ما دانیش سەکەی خۆم ئەدی کابرا جوانەکەت لە ژوورەکەی دەرس دەخێنێ. ئای ماشەڵڵا وەرە کوڕەکەم وەرە باباتی تۆ وەرە وەرە بابا ئای وەخی وەرە ئای ئافرین کوڕەکەی خۆم ماشەڵڵا زیرەکە کوڕەکەی خۆم زیرەکە. باوکە چیتر ناڕۆی؟ نا قەت بەجێتان نایڵم. ئیبراهیم یاخوا بەخێر بیتەوە. نەروین ڕاستیەکەی ئەمن وە شەڕ و ئاژاوی نەگەڕایمەوە. هاتیمە پێکەوە لاپەڕەکی نوێ پێکەوە بە خێزان و هەڵدەینەوە ژیانێکی پڕ لە خۆشی پێکەوە بەسەر بین. بەخێر بێ باوک. بەڕاستی هەڵەکی زۆر گەورەم کردبوو خەریک بوو بەدەستی خۆم ماڵی خۆم تێکدەم منداڵەکانم هەرێکە بەلایەکدا بڕۆن بەس ئەلحەمدولیلا لە وەختی خۆی زانین هەستم بە غەڵەتەکەی خۆم کردو ئەو هاتیمەوە ناو ماڵ و منداڵی خۆم. الحەمدولیلا باوەڕ کە باشترین بڕیارت داوە. هاجەر کۆ باشە؟ هاجەر گیان باشە. باوکە گیان زۆرم پێ خۆش بواتیەوە بەس بەڵێم پێ بدە ناڕۆی من دەچم دەرسی دەکەم. بەڵێم بیا من جارێکە و ماڵی بەجێنێڵم. بڕۆ کوڕی خۆم بڕۆ دەرسەکانی خۆت بخینە. نەروی هەر بۆ نەوەیەکە هەمومان پێکەوە دڵمان خۆشە حەزم لێ ئەوڕۆ داوەتی من بێ کچەکەم هەر ئەوڕۆ دەچمە بازارێ خۆشتری خواردنی ئەو شارەتان لە بۆ دەین بەس پێم برێن حەستان لە چیە لۆتان بینم حەزت لە چێ کچەکەی من برنجم ریش وەی بە چاوان ئەدی کوڕەکەم حەزی لە چیە بۆ ئەویش ئاینە شت بێنە ئەدی لۆتو بۆ منیژەر برنجم ریشک بێنە ئەدی لۆ هاجەر خانی هاجەر خۆزگە بیتوانی بە بەدەمی خۆی پێ بڵێت حەزی لە چیە ئەم لۆی دێنەوە بۆ هاجەر گیان کە بابی بۆ بێنە وەی بە چاوان وەی بە چاوان چاوت خۆش بێ هاجەر گیان خۆشکرد تۆزێک پێکەنیت الحەمدولیلا مناڵینە پورە ئازەریش پێکەنە حەزی لە یاریەکە قوقبانت السلام عليكم. بخير بابا گیان. کوڕی گەورەم نەروی ئەو خواردی حەستان لێ بۆ ئەوە هەموو هینایە و لە متبەخیە. ئەی دەستەکان خۆش بێدە باشە با بچم حازری. لا دانیشە ئەتۆ چەندی ساڵە خزمەتی من دەکەیت دەلێگەڕ بەس ئەوڕۆ ئەمن خزمەتتان بکەم چێم هەیە منداڵەکانی خۆمە باشە ئێستا دەچم کە هەموم حازر کرد و بانگتان دەکەم. ئیبراهیم کەریکێ تۆپیوە کچە هیچ نییە لە گۆڕێ هەر حەزم نییە خزمەتتان کە بۆڕۆ نابی دا باشە منداڵە جوانەکان خاتوونەکەم خواردن ئامادەیە فەرمون لۆ سەر سفرەی
يلا دەکانم ديما خۆش بێ. هسا كركم يلا يلا كسكم هذا الخام فرمو باب الروي دول الدي هاجرکان دێ هەستە بە قوربان بوو دیگانی من الولد اوتا او خوالي دعواتان كربو همو تانون هنا ورا دانش ورا هسا كرو هسا لينا هسا او زيتونية ورا دانش هذا الخان دانش اوتا خوالي دانا اوتا ورا نرمي دانش ورا واسو انا فينا نضالك والله هي أوي راسي وها لما طعمي ناني خوات أو ناني خوتام خو نوش جاتام بي باشا كركم هذا الخان أوش كبابا كيتو نوش جاند بي ها ئارام کرد داك آخر من حازم لك بابك يا سپاس باوەش بوویشەی دایکە باوکم ئەو خوار ناخۆشە لە چەند دەرینایە؟ واللهی نازانم ئەمە یەکەم جاراوە بچێت و بێنێ هاجرگیان ئەو بوتەکەم ئینشەڵڵا باوکم هەموو دەشتی خۆشمان بۆ دەین چکت ناگۆڕێتەوە إن شاء الله باكم قدنا هيك ما تقين الجان ئارام بۆچی؟ دايكا ئارام دايكا سكتون نفسك ئارام دايكا ئارام ئارام هەستە بە قوربان ئارام جان ئارام ئیبراهیم ئارام ئیبراهیم وشو نقول عليها كركم نرمي لو انا وين هات انا شي خواتيا کەبابی خوارد كباب انا هسه شو بدي خسراني هسه دي ولا خسراني كركم كركم هەڵیگرە خێرا كركم واي كركم ئارام جان كنت هاي بشاري تبينم هذا کوڕە خۆت کوش دەتەوێت من بکوژی هو توانە قسە کردنشی هەیە ئای خۆیە کوڕەکەم